الرحمن الرحيم. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە سەرەتای حملەی هەڵبژارنەکان بەڵێنمان بە خەڵکی هەرێمی کوردستان دابوو ئەگەر بووینە پەرلەمانتار ئەو بەڵێنە بینینەتی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بگۆڕین و هەوڵی گۆڕانی سیستەمی حکومڕانی بدەین لە هەرێمی کوردستان. بۆیە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پرۆژە یاسای خۆی پێشکەش کرد بۆ گۆڕینی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و هێنانی ئەو پرۆژەیە لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە بۆ یەکە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەردەوام بوو لەسەر ئەو بەڵێنەی بە خەڵکی هەرێمی کوردستانی دابوو و ئەمڕۆژ کاتێکە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئامادە بوو لە بۆ خوێندنەوەی دووەم لە دانیشتنێکی نائاسایی بۆی کە بەردەوام بێتن لەسەر ئەو وعد و بەڵێنانەی کە داویەتی، بەڵام بەداخەوە کاتێکە نیسابی قانونی تەواو نەبوو دانیشتەکە کۆتایی پێ نەهاتووە و بەردەوام دەبێتن هەر کاتێکی سەرۆکی پەرلەمان بانگهێشتی کردو بۆ ئەو دانیشتنە بۆ تاوتوێکردنی راپۆرتی لیژنەی یاسایی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئامادە دەبێتن و قەناعەتمان وایە دەبێ ئەو سیستەمەکە سیستەمی حکومڕانیە لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەردا بێتن و سەرۆکی هەرێم دەبێت لە پەرلەمان هەڵبژێردرێتن و هەمواری دەسەڵاتەکانی بکرێتن و هیواداریشین بەم شێوەیە دڵی خەڵکی هەرێمی کوردستان و دەنگدەرانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیمان خۆش کرد دەبێت. ئێمە وەکو شتێکە کە هەموو لایەک دەیزانێتن سەرۆکی هەرێم ئەمڕۆ دوا ڕۆژێتی کە پۆستەکەی کۆتایی دێتن و بەیانی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان وەکو لە ڕووی قانونی و لە ڕووی یاساییەوە هەردوو یاسای ژمارەیەکی 2005 و یاسای ژمارە 19 2013 کۆتایی بە ویلایەتی سەرۆکی هەرێم دێتن. ئەوەش کە ئێمە دەکەوینە بۆشاییەکی یاسایی کە ئەمڕۆ کە هەمومان پێداگیریمان دەکرد کە دانیشتنی پەرلەمان بکرێتن بۆی کە نەکەوینە ئەو بۆشاییە، ئەوە هیوادارین کە بە شێوازێک چارەسەر بکرێتن، ئەوەش بۆ قانونیەکان و بۆوانە بەجێ تاکو ئێستانەکە لایەنە سیاسیەکان ئەوەندەی کە ماگەداری نەگەیشتن بە هیچ ئیتفاقێک و نەگەیشتن بە سازان و هەر کاتێکیش گەیشتن بە سازان ئەو قسەی دیکەی لێ دەکرێت. دەستان خۆش بێتن.